دوای زیاتر لە 15 ساڵ هێشتا کورد نەیتوانیوە بە دانوستان و یاسا کێشەی کەرکووک و ناوچە جێ ناکۆکەکانی دیکە چارەسەر بکات. ئێستاش دوای دانوستانەکانی سەرکردایەتی سیاسی کورد لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی جارێکی دیکە کەرکووک و ناوچانە لە پێشینەی دانوستانی کورد نییە لەگەڵ بەغداد. بەرپرسانی کورد لە شارەکە پەراوێزخستنی شارەکە لە کۆبوونە و دانوستانەکان بە مەترسی دەزانن و پێیان وایە پارتی و یەکێتی بۆ بەدەستهێنانی پۆست و پلا کەرکووکیان لەبیر کردووە. دیارە ئەویش بابەتێکی گرنگە کە مەسەلەی کەرکووک هەموو کاتێک کەرکووک لە دانیشتنەکان یا بڵێن لە دانوستانەکانی بینی حکومەتی عێراقی و حکومەتی هەرێمی کوردستان کەوتەتە ئەخیرەوە بڵین ئەولێوات نەبووە خاڵی سەرەکی نەبووە لە مفۆزاتەکان لە دانیشتنەکانە دەبوو دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەتایبەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار حکوومەتی هەرێمبانکی حیزبە کوردستانەکانی شاری کەرکووکی بکردایە کۆبوونەوەیەکی لەگەڵانە ساز بدایە و ڕاوبۆچوونی حیزبەکانی وەرگرتایە خەڵکی تری ڕاوبۆچوونی خەڵکی تری وەرگردایە لەسەر مەسەلەی کەرکووک لەسەر ناوچە دابڕاوەکان. دیارە بۆ خۆی کورد بە دوو بەشت گفتوگۆی لەگەڵ محەممەد تۆفیق عەلاویە کرد بەشێک لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کاتێک کە لەگەڵ عەلاویە دانیشتن باسی پۆستیان نەکرد باسی گرنگی ناوچە کوردستانەکانی دەروی هەرێم و پرسەگرنگەکانی هەرێمیان کرد. دیارە محەممەد تۆفیق عەلاوی وادی ئەوەی پێدا و پێی دەستور تەعامل لەگەڵ پرسە بکە بەڵام لایەن هەردوو حیزبی دەسەڵات کاتێککە گفتوگۆیان کردبوو ئەوان لەسەر ئەساسی پۆستە و زارەکانی خۆیان گفتوگۆیان کردو بۆیە پێم وایە ئەوەی ئێستا دەکرێت لەوەی کە باز دەکرێت یەکەڵوێسی کورد یا گریزی کورد پێم وایە ئێستا دەسەڵاتی سیاسی کوردی هەردوو حیزبی دەسەڵات دەیانەوێت لەڕێ ئەم گفتوگۆیەوە بەرجێکی نیشتیمانی بەبەر بەرژەوەندەکانیان بکەن لەبەرەوەی دەبوو ئەو کەرکووک ئەولەوێت وایە لە سەرەتاوە نەک ئێستاش پێم وایە کەرکووک وەکو پرسێک بەکار دەهێنرێ بۆ ئەوەی لە ڕێی پرسی کەرکووکەوە داوای پۆستی وزاری و بەرژەوەندی حیزبی بکرێت. لە مانگی ڕابردوو چەند جارێک کۆبوونە و دانوستانی نێوان وەفدی دانوستانی حیزبە کوردستانیەکان و حیزبەکانی بەغداد لەگەڵ محەممەد تۆفیق عەلاوی بەڕێوەچوو بۆ پێکهێنانی حکوومەت. پەیام زانوێتی تا ئێستا تەنها نیگەرانی سەبارەت بە کەرکووک لەگەڵ عەلاوی باس کراوە و باسی هیچ ڕێکەوتنێک سەبارەت بەو ناوچانە نەکراوە. ئەو دانوستانانەی کە کراوە تا ئێستا دانوستانێکن لە چوارچێوەی بیرکردنەوەی ئەشخاص و حیزب زیاتر تێناپەڕێەوە نەبووتە چوارچەوەی پرۆگرامێکی نیشتیمانی و نەتەوەیی و ئەوەی کە باسی کەرکووک کراوە لە دانیشتنی لاوەکییا باسکراوە ئەو جدیەتە نەبوو بۆ باسکردنی کە بکرێتە پرۆگرامی ڕێکەوتنەوە تا کە تۆ لە مەجلسێکا داعشی باسی کێشەکانەکەی عەلاوی ژووتێتی ئێمەش هەوڵەدەین کێشەی کەرکووک چارەسەرکردنەوە کێشەی کەرکووکەوە بێ هەموو پێک هاتەکان تایە بەشدار بن لە حکوڕانی ئەو قسانەی کە پێشتر بە ماوەی لە ماوەی 15 ساڵی ڕابردووە بەردەوام هەموو لایەنەکان دووبارەیەکەنەوە. لە کۆبوونەوەی ڕابردووی حیزبە کوردستانیەکانیش بڕیار دراوە لیژنەیەک راپۆرتێک ئامادە بکا و تیایدا سەرجەم ئەو پێشێلکاریانەی لە کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر ئەنجام دراون بیگەیەنە بەرپرسانی کورد و بەغداد بۆی چارەسەرێک بۆ ئەو پێشێلکاری و ئاڵۆزیانە لە ناوچە جێ ناکۆکەکان بدۆزنەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.